بیسەرانی عزیزی رادیۆ ڕوودا و ئەم کاتتان باش. من سەلام سعدیم لە ئەڵقەی سێمی پۆدکاستی 100 ساڵ عێراق دێمەوە خزمەتتان. ئەم پۆدکاستە تەرخانە بۆ پێداچوون و گفتوگۆکردنی وەزگە گرنگەکانی مێژووی سیاسی دەوڵەتی عێراق لە ماوەی یەک سەدەی ڕابردوودا. ئامانجنە پۆدکاستە تاوتۆکردنی ڕێچکەی پەرەسەندنی ململانێ و کێشە و قێرانە سیاسەکانی عێراق لە ماوەی ئەم 100 ساڵە. هاوکاری من لەم پۆدکاستەدا وەک هەمیشە پرۆفیسۆر دکتۆر ئەحمەد حەمەدەمین پسپۆڕی مێژووی نوێ و هاوچەرخی عێراقە کە ئێستا مامۆستایە لە زانکۆی سەلاحەدین. دکتۆر ئەمجارەش بەخێراتی. زۆر سپاس کاک سەلام. دکتۆر لە ئەڵقەی پێشوودا باسی ڕۆژگاری سەرەتایی دامەزرانی دەوڵەتی عێراقمان کرد لە سەرەتای دەی بیستەکاندا. باسی ئەومان کرد کە ماوەی حکومڕانی فەیساڵ یەکەم لە ئابی 1921 هەتا سێپتەمبەری 1933 کە دەکاتە 12 ساڵ بەراورد بە باقی مێژووی دەوڵەتی عێراق ماوەیەکی سەقامگیرە، هیچ بوومەلەرزەیەکی سیاسی تۆدا تۆمار نەکراوە بە پێچەوانەی ساڵانی دواتر کە ئیدی لەبنە ساڵانی ئاشوب بوو هیچ ماوەیەکی سەقامگیر نبینینەوە کە 10 ساڵ درێژەی کێشابێ. ئەڵبەتە بەگشتی باسی دەوڵەتی عێراق و سیستەمە سیاسیەکە یەکەم کە ئەڵێم سەقامگیر بوو، ئەگەرنا لە کوردستان لە ساڵانی 1931-32 لە ناوچەی بارزان شەڕ بووە، بردومان بووە، تەنانەت فڕۆکە بەکارهاتوە. بارحاڵ یەکێک لە هۆکارەکانی زوو لە بەهێنچوونی ئەو سەقامگیریەی سەردەمی فەیساڵ بەڕای جەنابەت ئەوە نەبوو کە بەریتانیا زووتر لە وادەی خۆی کۆتایی بە ئینتیداب هێنا و سەر بەخۆی دای عێراق، چونکە ماوەی ئینتیداب 12 ساڵی خایاند لە 1932 کۆتایی هات. لەگەڵ سەرەتاکانی سەدەی 20 بەریتانیا لە دەرەوەی ناوچەی نفوزی برێن ئەوی پێدەڵێن یونایتد کینگدەم مستعمراتێکی یەکجار زۆری هەبوو. ئەمەی لە دوو جانبەوە بەریتانیای خست بە بەردەم ئەرک و بەرپرسیارەتێکی زۆر گەورە، یەکیان لە ڕووی مرۆییەوە کە دەبات سەرباز بنێرێت بۆ ئەوەی کە پارێزگاری لە بەرژەوەندەکانی بکە، ئەوی دیکە دەبوو لە ڕووی ئابووریەوە ئابووریەکی خۆی بەشێک لە ئابووریەکەی خۆی بخاتە خزمەتی ئەو دەسەڵاتی لە ناوچە مستعمراتانی کە هەبووی لە دەرەوەی بەریتانیادا کە منزمنیان لە دوای زەنجی یەکەمی جیهانی دەست بەسەراگرتنی ناوچەی عێراق و هێنانەکای سیستەمی ئینتیداب عێراق بوو بەشێک لەو بابەتە. ئەمە کاریگەری کرد بەسەر ئەوەی کە لە شەقامی بەریتانیا دەنگێکی ناڕزایی زۆر هەبوو لەوەی کە بەریتانیا دەبێت خۆی لە بەردەم ئەو ئەرک و بەرپرسیارەتە بدزێتەوە یا خۆ پاشە کشەی لێ بکە بۆی هەم لە ڕووی مرۆییەوە ئەو مرۆیانەی کە مەسەلەن داهاتن لە ناوچەکەدا کە ڕوبڕووی شەڕیان کوشتن دەبوونەوە دەگەڕانەوە کە بۆ وڵاتەکە یان هەواڵی کوشتنیان دەگەڕایەوە بۆ وڵاتی خۆیان نیگەرانی لێ دروست دەکرد لەلایەن خێزانەکانیان و کەسوکاریان و کۆمەلگای بەریتانیا، هەم لە ڕووی اقتصادیەوە دەبێت خۆی لە بەرپرسیارەتەوە بگرێت و لە چوارچەوەی ململانی دەسەڵات وەرگرتن لە بریتانیا کە حزبی عمالی بریتانی دێ لەو چوارچەوە دەکەوێتە چێبەرچێ و دەست دەسەڵات وەرگرتن لە بریتانیا. ئەمە هەموو کاریگەری دەبێت کە بریتانیا هەوڵی ئەوە بدا لە بەشێک لەو ناوچانەدا فۆکسی خۆی یان بڵێن دەسەڵاتی ڕاستە و خۆی پاشەکشێ پێ بکە. لە عێراقدا ئەمە سەر بەوە دەچێشێت کە زووتر بیرلەوە بکرێتەوە کە مەسەلەی ئینتیداب لە عێراق کۆتایی پێبێ. ئەوە بوو لە ساڵی 1930 پەیماننامەی عێراقی بریتانی دەبەسرێ لە چوارچەوەی پەیماننامەیەدا بڕیاری ئەوە دەدرێت کە 2 ساڵ دواتر عێراق لە ژێر مانداتی بەریتان بێتە دەرەوە و فعلا لە دوای 2 ساڵدا عێراق بە ڕسمی مانداتی بەریتانیا برێن ئینتیدابی لەسەر هەڵگیراوە بوو بە ئەندام لە کۆمەڵی گەلان و سەر بە خۆی وەرگرت. لێرەوە قۆناغێکی نوێ لە مێژووی عێراقدا دەست پێ دەکات، دەکرێت بڵێ ناوی لێ بنین قۆناغی یەکەمی سەر بەخۆی عێراق. ڕەنگە هەر بەشێکی پەیوەندی بە ماندووبوونی بەریتانیا خۆی هەبێت لە جەنگی یەکەمی جیهانی، چکە ڕاستە لایەنێکی سەرکەوتوی شەڕەکە بوو، بەڵام بۆ دەزانی کاریگەری جەنگی یەکەمی جیهانی کاریگەریکی زۆر گەورەیە لەسەر جیهان کە ئێمە تا ئەمڕۆژ هەر لە ناو ئەنجامەکانی ئەژین. کۆمەڵێک ئیمپراتۆریاتی گەورە هەڵۆشانەوە، قەیسەری ڕووس هەڵۆشایەوە، ئیمپراتۆریەتی عوسمانی هەڵۆشایەوە، ئیمپراتۆریەتی نەمسا و مەجار هەڵۆشایەوە، ئیمپراتۆریەتی ئەڵمانی ڕووخا. بەریتانیا و فەڕەنسا ڕاستە لە جەنگەکە سەرکەوتوو بوون، بەڵام خوێنیشان زۆر لێچوارڕان ئەبوو. هەندێک لەو سەری ئەشانەی کە هەیەە لە سەرانسەری دنیا و ئیلتیزاماتانی کە هەیەە لەسەر خۆیانی کەم بکەنەوە، ینی بە جۆرێک لە کۆڵ خۆیانی بکەنەوە. بەڵێ من دەمە لێرە شتی کەش ئیزافەکەم لەگەر ئەوەی کە لەس پەیوەندی بە ناوخۆی بەریتانیاوەیە بەش چی کەش پەیوەندی بە و بارودۆخە ئابووری هەبوو کە لە جیان داهاتە پێشەوە. لەبیرمان نەچی لە ساڵی 1928
قەیرانی ئابووری جیانی دەستی پێکرد سەرەتا لە ئەمریکاوە دەستی پێکرد دواتر گوازراوە بۆ هەموو دنیا بەریتانیش یەکێک لە وڵاتانە بوو کە کاریگەری ئەم مەرحەلەی کەسادی قەیرانی ئابووری کاریگەری هەبوو لەسەریدا و بێگومان لە زۆر زیاندا ئابووری کاریگەری لەسەر مەسەلە سیاسی و بڕیاری سیاسیەکان دەبێت بێستاشەوە کە شتا بابەتێکە بابەتێکی هەستیار و ڕاستە لەبوو سەبارەت بە عێراق ساڵانی سیەکان بە پێچوانەی بیستەکان پەرسەندنی سیاسی زۆر و تونبوونی ململانەی ڕەوت و ئاراستەکانە بینین دووبەرە لە عێراقا کەونە ململانێ ئەو بەرەی پێداگرە لەسەر هێشتنەوەی پەیوەندی دۆستانە لەگەڵ بەریتانیا و ئەو پەیمان نامەی لە نێوان هەردوولا لە ساڵی 1930 مۆرکرا بەرەیەکیش کە دژی بەریتانیەکان و لەژە کاریگەری ڕەوتی ڕوو لە هەڵکشانی فاشیزمە لە ئیتالیا و نازیزم لە ئەڵمانیا ئەمانە لە دژی کۆلۆنیالیزم دروشم دەدەن و باسی عروباکەن لە پاڵەمانە بەرەیەکی چەپیشەیە کە چاوی لە مۆسکۆیە ئەمیش هەر بە تەبیعەتی حاڵ دژی ڕۆژایەوە دژی کۆلۆنیالیزمە بەڵام ئەم بەرەی دژی بەریتانیا لەگەڵەوەی کە غازی کوڕی فەیساڵ لە ساڵی 1933 دەبێتە پاشا هەر کۆتایی بە هەژمونی بەریتانیا ناهێنێ بەهۆی ئەوە بوو کە عێراق بەڕێکەوتنامەی 1930 دەستی بەسترا بوو چونکە میولی غازی ئەزانین کە چۆن بوو بەڵێ لە ساڵی 1922 کە پەیماننامە دەبەسترێ لە بینی عێراق و بەریتانیادا بەرژەوەندەکانی بەریتانیا و عێراق یان دەکرێت بڵێن بەرژەوەندەکانی بەریتانیا لە عێراق لە چوارچێوە پەیماننامەیە بە تەواوەتی سۆگەر دەکرێت لە ساڵی 1930 هەمان ئەو بابەتە بەردەوامی پێدەدرێت عێراق بە تەواوەتی دەخرێتە ناو چوارچێوەی بازەی بەژنەوەندەکانی بەریتانیا ئەگەرچی بڕیاری ئەوەی لێ دەدرێت کە لە دوای 2 ساڵدا سەربەخۆیی وەربگری بەڵام ئەوەی کە هەیە ئەنی ئەو مەسەلەی دڕدۆنجیە لە سیاسەتی بەریتانیا لە دوای مردنی مەلیک فەیساڵدا بەشێکی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە مردنی مەلیک فەیساڵ یەکێک لەو خاڵانە بوون کە دەستی تۆمەت بۆ بەریتانیەکان درێژ دەکرا کە گوایە بەریتانیەکان ڕۆڵیان هەبووە لەوەی کە تووشی ئەو ڕووداوە بێ و دواتر کۆچی دوایی بکە بەس ئەوە لە عێراق هەر هەبوو مەسان بۆ غازیش هەر عین ئەمە هەمە هەر ڕاستە پێیان وایە معامەرەیە ئەمە خۆی دەکرێت بڵێن قوانێک کە دووبارە دەبتەوە لە مەسەلە مێژوویەکاندا لە دوای ئەوە غازی کە خۆی هاتە سەر حکوم غازی لە کەشوایەکی دیکە گەورەتر بوو لە کەشوایەک ئەوە بوو غازی ناردرا بوو بۆ بەریتانیا بۆی بخوێنی لەوێ سەرکەوتو نەبوو هات بۆ عێراق هات بۆ ناو ئەمە کاریگەری کەسەکان مەسە هات بۆ لە ناو سوپا دەستی پێکرد بۆ لە کۆلیژی سەربازیە دەستی بە خوێن نەکرد بۆە ئەمە کاریگەری کرد بەسەرەوەی کە ئەوانەی کە لە دەوروبەری بوون بەشی زۆریان چ لە مامۆستایەکان چ لە قوتابیەکانی هاوڕێی کاریگەری فکری عروبە و ناسیۆنالیزمیان بەسەرەوە بوو و لەو قۆناغەدا مەسئلەی زاڵبوون و زەقکردنەوەی مەسەلەی بیری عەرەبی لە ڕێگای خوێندن و پەروەردەوە ئەوەی کە ساتح سەری ئیدارەی دەدا ئەمە شەرکاریگەری لەسەر کۆمەلگای عراقی وجودی هەبوو ئەوەی کە لە تەوژمی فکری عەرەبی لە وڵاتانی دیکە چ لە سووریاوە چ لە مەسڕەوە دەگوازرایەوە ئەمە هەموو کاریگەری هەبوو بە دیوێکی دیکە ئەوەی کە جەنابەت باست کرد بارزبوونی فکری نازیزمم بۆم کە بەرەو فاشیزم و مەسەلەی ئەویش زەقکردنەوەی مەسەلەی نەتەوەی و بنچینەی ڕەگ و ڕیشە و ڕەچەڵەکی نەتەوەی دیسان ئەوەش کاریگەری کرد بۆ سەر کۆمەڵی خەڵکی دیکەدا لە پاڵ ئەوەشدا لە دوای برێن شۆڕشی ئۆکتۆبرەوە لە رووسیا و دواتریەکێتی سۆڤێت تا دەستی پێکرد گوازرابەوە بۆ ئەو ناوچانە ئەمانە هەمووی زۆرێک لە تێکەڵکێشی کردبوو قۆناغێکی دیکەش هات بۆ پێشەوە قۆناغی ئەو گەنجانەی کە پەروەردە کرابوون بۆ بیر و بۆ چونانە چ لە ڕێگای خوێندنەوە بی چ لە ڕێگای ئەو ملتەقا و شوێنە سەقافیانەی کە هەبوون یان ئەو ڕۆژنامە و گۆڤارانەی کە دەردەچوون ئەمانە هەمووی بەیەکەوە کەڵەکەی کردبوو لە ناو زهنیەتی تاچی گەنجی عراقی ئەوانەی کە پێڕادەگەیشتن چ لە ناو پلو پۆستە سەربازیەکان بن چ لە ناو بڵێن پلە پۆستە ئیداریەکان بوون گەشەی سندبوو بە ئاراستەیەک ڕۆیشتبوو حتا لە ناوچە کوردیەکاندا ئەنی مەسەلەن بۆ نمونە قۆناغی گواستنەوەی سەرکردایەتی سیاسی حرەکەی کوردیە لە شێخ و بنەماڵە و ئاغاکان بۆ دەستی قۆناغی دەستە بژێر و خوێندەوارەکان مەسەلەن بۆ نمونە برای مەحمەد دێتە ناو ڕووداوە سیاسیەکان مەسەلەن بۆ نمونە ڕەفیق حلمی دێ کە ئەوانە دەبنە کارکتەر لە ناو ڕووداوەکاندا کۆمەڵی خەڵکی دیکە دێن کە ئەوانە لە ئەساسدا پلە و پۆستەکانیان بۆ بنەماڵە و شێخ و بنەماڵە ئاینەکان نەدەگەڕایەوە هەتا ئەدەبیاتی کوردی ئەو مەرحەلەیە تەماشا بکەی هەمووی دژی کۆلۆنیالیزمە ئەوەش زاڵبوونی شتێکی تکەی بەسەرەوەیە مەسەلەن
بەشێک لەو خوێندەوارانەی ئەو سەردەمە گەیشت بنەوە قەنەعاتی کە مەسەرەی دابەشبوونی کوردستان بوو بێت بە شتێکی حتمی لەوێەوە بیرۆکەی ئەوە دێتە پێشەوە چارەسەرکردنی کێشەی کورد لە چوارچەوەی ئەو وڵاتانەی کە بەسەریدا دابەشکراون فکرەی بینی ئەوەی کە ناوی لێدەنێن برایەتی نێوان کورد و عەرەب ئەمانە هەموو کاریگەری کرد بەسەر ئەوەی کە شەقامی عراقی بەو تەوژماندا تێپەڕ دەبی تەمانەوانە تەوژمانە لە هەندێک شوێندا کە بەرژەوەندەکانیان پێکەوە هاوتەریب دەهاتەوە لێک نزیک دەکەوتنەوە بەڵام لە شوێنێکدا کە هاوتەریب نەدەبوون ئیتر ئاراستەکانیان جیاوازتر ڕۆیشتەوە بەڵام ئەوەی کە هەیە چه ئاراستە عوروبیەکەی چ ئەوەی تەسیراتی هیتلەری بەسەرەوەیە فکری نازیزمی بەسەرەوەیە چه ئەوەی کە تەسیراتی فکری چەپی بەسەرەوەیە و تەنانەت کوردەکانیش هەمویان لەو چوارچەوەیەدا لەسەر ئەوە کۆک بوون کەوان دژی بەریتانیا بن و بەریتانیا ئەوە بەریتانیایە وەکو بڵێ لە چوارچەوەی فکری چەپاگەر تەمەشاکەی ئەوە بەریتانیا دوژمنی سەرەکی ئەوانە بۆی لەو بازنەی دوژمنی سەرەکیە کەەوەی دواتر ناوی لێدەنێن تێزی سێجیانی ئەم بابەتە ئاراستەکەی بۆ بووکەوانە هەمویان بەیەکەوە کۆک بوون لەسەرەوەی کە بریتانیا دژا بۆ پێویست دەکات دەستی بەریتانیا و بەرژەوەندەکانی بەریتانیا لە عراقدا ببردرێت بەڵێ هەر خۆی لەو خیتابی دژی کۆلۆنیالیزمە کە فترەی تر هەڵکشانی ئەو گوتارە بوو لەبەرەوەی ئەمە بەنسبەت عێراق قساکەین لەبەرەوەی تەجروبەمان لەگەڵ بەریتانیا هەبوو کە دەیانگو ئیستیعمار مەبەستیان بەریتانیا بوو بۆ نمونە ئەمە هیچ ئەزمونێکمان لەگەڵ ئەڵمانیا نەبووە وەکو ئیستیعمار بەگشتی ئەم بەرەی کە هاوسۆز بوون لەگەڵ ئەڵمانیا و لەگەڵ نازیزم یعنیان هەبوو پاساوی هەبووە یەکەمیان ڕەنگە بەنسبەت عەرەب ئەگەر باز بکەین ڕەنگە بگەڕێتەوە بۆ وعدی بەلفۆر مەبەست لە ئارسەر بەلفۆرە وەزیری دەرەوەی بەریتانیا کە ساڵی 1970 بەڵێنی دابوودام دەوڵەتێک بۆ جوولەکەدا بمەزرێن وعدەکەی بەناوبانگە بڵاو کردەوە سەرەتای سیەکانەوە پێم وایە هەر لە کۆتایی 20ەکانیشەوە لە ساڵی 1929 ئیتر لە فەڵەستینە بێ بە مەیدانی شەڕ و کوشتاری نێوان عەرەب و جووەکان کە لە سەردەمی ئینتیدابی بەریتانی بە لێشاو گەڕانەوە بۆ فەڵەستین و لەوێ زەویانە کڕی و خانویانە کڕی و ئەمە مقۆمقۆکی لەنا فەڵەستینیەکان دروست کرده بوو و ئەو وعدەی بەلفۆریش کە ئیتر دەنگدانەوەیەکی زۆری هەبوو بەنسبەت عێراق ڕقی مەلیک غازی لە بەریتانیا بەهۆی ڕەنگە زیاتر ڕاهەندێکی شخصیشی هەبێ کە پێوا بوو غەدریان لە باپیری کردووە لەوەی کە وعدیان پێدا بوو دەوڵەتێکی گەورەی عەرەبی بە لەژێر فەرمانی ئەو دروست بکرێ بەڵام دوایی وا دەرنەچوو تەنانەت باپیری دوور خرایەوە هەر لایەنێش مەسەرەن نە لە عێراق نیشتە جێبێ نە لە ئوردون نیشتە جێبێ لای کوڕەکانی ناردیان بۆ قوبڕس بە دوورخراوەی ئەوە سەرڕایەوەی کە لە ساڵی 1916 بەدواوە ئیتر دەورێکی زۆری هەبوو لە پاشەکشە بە دەوڵەتی عوسمانی و بە سوپای عوسمانی لە منتیقی عەرەبی ئەجا بۆیە ینی ڕقێکی تایبەتی هەبوو لەوە فەیسەڵ وانە بوو بەڵام لە غازیەوە ئەمە ئیتر تواخە بێتەوە ڕەنگە بۆ عەرەب هەمووشی ڕاز بێ ینی عەرەب بەگشتی ڕقیان لە بەریتانیا بوو کە وعدی دامەزرانی دەوڵەتێکی گەورەی دابوو بەوان بەڵام لەگەڵ فەرەنسا هاتن و وڵاتەکانی ئەوانیان داباش کرد جگە لەمانش مۆدێلی دەوڵەتی فاشی لە ئیتالیا و مۆدێلی ڕەگەزپەرستی لە ئەڵمانیا کە لە نازیزمدا بەجەستە بوو بۆ عەرەب سەرنج ڕاکێشتر بوو وەک لە مۆدێلی دەوڵەتی پادشایی لە بەریتانیا یان کۆماری لە فەرەنسا پێدوانە هەموو ئەم عواملانە پێکەوە کۆبووبوونەوە بۆ ئەوی ئەم بەرەی هاوسۆزی فاشیزم و نازیزمە لە عێراقا بەهێز ببێ دەبێت ئەوەمان لەبیربی بەریتانیا بەهێز هات بۆ عێراقی داگیر کردبوو هەموو کاتێک کە هێز بەکار هات ئەوەی براوەیە لە جەنگەکەدا دەتوانێت ئیرادەی خۆی بەسەر ئەوەی کە شکست خواردووە لە جەنگدا بسەپێنی بۆی بەریتانیا لە دوای داگیرکردنی عێراقدا هەموو ئەو ئیرادانەی خۆی کە هەیبوو هەوڵیدا بوون لە شوێنە حساسەکاندا بیسەپێنی ئەمە شتێکی لە ذهنیەتی عراقیەکاندا دروست کردبوو لە بیریشمان نەچێوان کە هاتنە بەغدا خۆیان وەکو ڕزگارکرد پیشاندا بەڵام دواتر ئەوا دەرنەچوون هەڕێک یەکەم جار بەڵێ بە فریادڕەسیان فریادڕەسکردن بەڵام دواتر فریادڕەس دەرنەچوون عێراق شتێکی دیکە دوای خۆیان وەکو احتیلال ڕاگەن عین 2003 بالضبط و ئەوان هاتبوون کلتورەك و ئیدارەیەکی تکە لە عێراقدا بمەزرێنن کە بەنسبەت خەڵکی عێراق شتێکی نامۆ بوو مثلا بۆ نمونە سەرۆکەوزێک لە
خۆناغی سەردەمی عوسمانیدا لە منطقەکەی خۆیدا کە قسەی دەکرد نەدەتوانرا قسەکەی ڕەت بکرێتەوە کە سەردانی دامودەستگاکانی دەوڵەتی عوسمانی دەکرد ڕێزلێژیرا و دەچوە سەری سەرەوە بەڵام کە دامودەستگاکانی سەردەمی بەریتانیا هات تەشکیل کران و ئۆکران هەموو ئەوانە لە بەردەم ئیدارەی دەوڵەت داوەکو یەک تەمەشا دەکران تەنانەت مەسەلەن بۆ نمونەگەر بۆیان گرنگ نەبوو نەگەیشتمون لە سروشتی کۆمەلگای ئەمە ینی مەسەلەن بۆ نمونە هەرەوە یەکێک لەوانە بوون کە وای کە ڕووداوەکانی ساڵی 1920 ڕووبدا لە بەرەوەی شێخەکان و بڵێن گەورە عشیرەتەکانی ئەو سەردەما سەرک عشیرەتەکان ئەوانیان پێ قبول نەدەکات یان پیاوێکی ئاینی ئەوەی پێ قبول نەدەکات لە بەردەم دامودەستگایەکیدا ئینگلیزێک ڕای بگری مەسەلەن بۆ نمونە وەکو گاڵتە جاریەک لەگەڵ کەسێکی ئاسایی کە ئەوان بە چاوێکی دیکە لە ڕووی کۆمەلگاوە تەماشا دەکرا ئەمە سەری بۆ ئەو کێشە کە ڕقێک دروستکە لە پاڵ ئەوەشدا ئێمە لە زنجیرەی دووەمیشاندێک باسی مەسئلەی پەروەردە و خوێندنمان کرد بە تایبەتی ئەو فکرە عروبیەکە ساتە حوسەری و دواتر سامی شەوکەت هاتن دوو شوێندا جێگەیان کردەوە یەکیان لە ناو سوپادا یەکیان لە ناو پەروەردەدا بۆ ئاراستەکردنی ئەوەی کە بیری عروبە بیری ناسیۆنالیزمی عەرەبی چۆن لە ناو تاچی عراقیدا بچێنن وامە هەموو کاریگەری کردە سەرەوەی بە تایبەتی ئەوان لە ناو منهەجی خوێندندا مێژووی ئەوروپایان خوێند کاریگەری ئەو خوێندنە هات شتی تەقلیدیان دروست کردەوە شتی تەقلیدی مەسەلەن لە دروستکردنی کۆمەڵە و ڕێکخراوی جیاواز لە مولتەقا لە ڕۆژنامە و گۆڤارەکانە شتیان بەو ئاراستەی دەنووسی بێگومان تەنانەت لە ناو چایخانەکانیشدا ئەو مەقایە و ئەوانی بەغدا ئەو شوێنانەی کە بوون شوێنی گرتبوونەوەی خەڵکی مسەقەف و ڕۆشنبیر بەردەوام دانیشتەکانیان بریتی بوو لەو مناقەشاتانە لە مابینی خۆیاندا چ ئەوەی کە مثلا لەوانەیە گروپێکە ببن لە چایخانەیەکدا دادنیشتن خەریکی بزاڵکردنی بیرۆکەی نازیزم و فاشیزم و نەتەوەی بن لەو بوارەدا گروپێکی دیکەدا کاریگەری فکری چەپیان بەسەرە و بێکەوە کۆ دەبوونەوە و ئەوانە مناقشێن بابەتیانە کرد ئەمە هەمووی سەری بۆ کێشاکە لە ناو عراقدا شتێک بێتە پێشەوە کە هەمویان وەک باسم کرد کۆک بن لەوەی کە بە چاوێکی ئیستعماریانە تەمەشای بەریتانیا بکەن پێیان وابی مانەوەی بەریتانیا لە عراق لێدانە لە بەرژەوەندی عراقیەکان بەگشتی قۆناغەکە ژوا بوو قۆناغی دروستکردنی دەوڵەت بوو لەسەر ئەساسی نەتەوە کەمە شتێکی تازە بوو بەنسبەت ماتەکە ئەگەر باسی کودەتاکەی بەکر سەدقی بکەین ئەڵقەی پێشوو لەسەرەوە باسە بووین کە ڕاوەستین بگەڕینەوە سەر ئەو باسە ئەویش لە چوارچێەوەی ئەم شەپۆلە دێت ئەم شەپۆلە لایەنگری ئەڵمانیا لایەنگری نازیزمە یان مەسەلەکە بە تەواوی شەخصی بوو لە بینی بەکر سەدقی و جعفەر عەسکەری خۆی مەسئلەی کودەتاکە بەشەکی پەیوەستە بەو کەشوهەوای کێمە قسەشەکەی جعفەر عەسکەری پێم وایە لە ناو ڕووداوەکە کوژرا نەک پەیوەندی بەوە نەبوو پەیوەندی بە یاسین هاشمی زیاتر پەیوەندی بە یاسین هاشمیەوەیە تۆ سیراعەکە لە مابینی ئەوانە سیراعەکە لە مابینی یاسین هاشمی کۆمەڵێک خەڵکی دیکەن بەڵام ئەوان لەبەر ئەوەی عەسکەری نین پەنا لە بۆ بەکر سەدقی دەبن ئەوە وای لێ دەکا و هەندێک کەسایەتی دیکە عەسکەریش هەن کە ناکۆچیان هەیە لەگەڵ یاسین هاشمیدا ئەمە سەر بۆ دەچێشێکەوان لە بازنەیەکدا لەگەل یەکدا کۆ ببنەوە خۆی ئەوەی کە هەیە بەشێکی پەیوەستە بەوەی کە ئەو کەشەوەی کە باسمان کرد بەڵام بەشە سەرچیەکەی بەدیدی من دەگەڕێتەوە بۆ سیراع شەخسیەکان سیراع شەخسیەکان لە مابینی ئەوانەی کە لە پلۆپۆستی باڵادا بوون لەگەڵ حکومەتەکەی یاسین هاشمیدا ئەمە سەر بۆ دەچێشێت کە بیر لەو کودەتایە بکرێتەوە وەم کودەتایە لە ڕووی عەسکەریەوە بە یەکەمین کودەتا دادنرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و تەمەنیشی زۆر کورتە ناتوانانی ئامانجەکانی خۆی بپێچێ لەبەرەوەی ئامانجی سیاسی هەبوو ئامانجی سیاسی بریتە لەوەی کە ئەوان دانێ کۆمەڵێک خەڵکی سیاسی وەکو حکومەت سلێمان و ئەوانە دەکەن بە حکومەت ینی دەکەن حکومەت و کابینە حکومەتیش پێک دێنن بەڵام عەقلیەتی عەسکەریەکەی بەکر سەدقی زاڵە ئەگەرچی سەرەتا ئیتفاق لەسەرەوە دەکەن کە هەر کودەتایەکە بکە و دوایە پاشان بکشێتەوە و تەداخلی شت نەکە بەڵام ئەو فترە زەمەنیەی کە حکومەتەکە هەیە حکومەتەکە زیاتر کاریگەری عەسکەریەکەی بەسەردا زاڵە من دەمەوێت لێرە سەرنجت بۆ یەک شتیت کە ڕابچێشم کەوەی لە حەڵقەی ڕابردوو هەندێک نقاشی لە مابینی من و تو دروست کرد لەسەر مەسەلەی جعفەر عەسکەری ئایا کوردیان کورد نییە من هەوڵمدا کە گەڕامەوە بۆ ماڵەوە جارێکی دیکە خوێندنەوەیەکم کرد بۆ ئەو بابەتەوە بە دوواداچوونێکیشم کرد لەگەڵ برای بەڕێزم کاک دکتۆر پشکۆخ کە پرۆفیسۆرە و لە بواری مێژوو خەڵکی ئاغزەلەریشە خەڵکی منطقەکەیە دەوێت ئەو تەکیدی ئەوەی کردەوە کە جعفەر عەسکەریش کووردە
چەندە من کۆمەڵێک سەرچاویت کەشم تەمەشا کرد یەکێک لەوانە ئەو مەسەلەی نعیمیەی کە بەڕێستان ئاماژت پێکرد ئەوە تەنها لە ویکیپیدیا وجودی هەیە کۆمەڵێک شت سەرنجی بۆ من ڕاکێشا لە سەرچاوەکانە ئەڵێ باپیرە گەورەکەی لە مەدینەوە کۆچی کردیە بۆ عسکەر لەبەرەوەی پاشناوی عسکەری کە خستیتێ دوای خۆی هیچ ڕەبتی بە مەسەلەی ئەوە نییە کە پیاوێکی سەربازی بە بەڵکو پێویست بەوەیەکە دەگەڕێتەوە بۆ خەڵکی عسکەر ئەوەی کە من لەو جانبەدا لایشکە سەرنج ڕاکێشام لە مەسئلەی پەیماننامەی ساڵی 1930 کە بریتانیەکان سەردانی شارە کوردیەکان و عراقیەکانەکەن بۆی زمینێ بۆ بسازێنن لە سلێمانیدا لەوێ لە وەڵامدانەوەی خەڵکی ئەوەیە کە ناڕازین لە بەرامبەر پەیماننامەکەدا باسی ئەوە دەکات دەڵێ ئەمن لە خوێنمدا کورد هەیە بەڵام عەرەبم ئەمە جۆرێک لە سەرنج ڕاکێشی دەکات و دەمانگەینتە ئەوەی کە هێشتا دراسی ئەوە بکەین ئایا 100% دایک و باوکی کوردن یان ئەوەتەی کە هەیە داچی کووردە یان بە پێچەوانە بابی کووردە بەرحاڵ بەڵام ئەوەی کە لێرە جارش کە سەرم بۆ ڕاکێشێتەوە بۆ لە کودەتاکەی بەکر سدقیدا جعفەر عسکەری بەدەستی بەکر سدقاویش خەڵکی منطقی عسکەرە دەکات ئایا ئەوە گرفتێک پەیوەندی بە گرفتی کۆمەڵایەتی وجودی هەیە یان ئەوەتە ڕقێکی سەر ینی شخصی لە مابینی بابەتەکان هەیە کەمە پێم وایە هێشتا پێویستی بە دراسەکردن هەیە بەرحاڵ مەسئلەی کودەتای ساڵی 1936 لە عێراقدا ئەگەر چی ڕووداوێکە سەرەتای ڕووداوێکی کودەتای سەربازیە دواتر ژمارێکی زۆر لە مێژووی عێراقدا بەدوای خۆدادێنی وەکو بڵێن دەبتە ڕەچەرشتێن بەڵام بە سەرەتایکی خراپ دەست پێ دەکا و دواتریش مەسئلەی دەستێکەڵکردنی سەرباز لە ناو ڕووداوە سیاسەکان لە عێراقدا دەبێتە شتێکی نۆرمال و ئەم عسکەریانەش هەمیشە کە هاتینە لە عێراقدا قۆناغێکیان لە قۆناغی خوێناوی لە دوای خۆیان دەبەجێشتی بەس ئەوە هەر جێی سەرنجەکە بەکر سدقی کودەتاکە دەکات یاسین الهاشمی لا دەبات حکومەت سلێمان دێنێتە شوێنی و فەرزی دەکاتە سەر مەلیک یان هەر با بڵێن مەلیک ئەمە هەم شتانە لەبەر چاوی مەلیک ڕۆدەدەن بەڵێ تحت سەمعی وبەسەری بۆڵێن لەوە ڕازی بووە مەلیک لەو بابەتەدا بەس ڕۆڵی ئەوەی هەیە کە فەرمانی شاهانە دەرکە ئەوەی کە حکومەت سلێمان دەبتە سەرک وەزیرە بەڵێ قبولی دەکا یەکسەر قبول ناڵێ ئەمە مەسەلەن ناقانونیە یان بازدانە بەسەر یاسا چکە بە زەبری هێز تۆ سەرۆک وەزیرانێک لابنی بەڵام وەکو ئەوە شکات ڕاستە دواتر خۆی بێتە کولفی کول بەڵام بۆچی حکومەت وەرناگرێت یانی خۆی یەکەم جارە کەسێک کودەتا بکات لەسەر حکومەتێک و یەکێکی تر بێنێ دایبنێ خۆی نەچێتە شوێن خۆی ئەوەی اتفاقەکەی لە بابنی حکومەت سلێمان و گروپە سیاسیە لەگەڵ بەکر سدقی بەڵام ئەو اتفاقە دەکرێن کە کودەتا بکرێ و لە کودەتاکەدا حکومەت سلێمان سەرۆکاتی وەزیران وەرگری تەنانەت حتا اتفاقەکە بەو شێوازەشە کە بەکر سدقی ینی تەنانەت وەزارەتی بەرگری و ئەوانەش وەرنەگری بەڵام دوایە بەکر سدقی تەجاوزی ئەم اتفاقە دەکات حکومەتەکە دەداتە حکومەت سلێمان بەڵام هەر خۆی دەکرێ بڵێن لە سێبەرە بەسەریەوە من پێم وایە لە پشتی ئەوەشەوە هەر ململانەیەک هەیە ململانەی بزلهێزەکانی دنیا چکە ئەگەر مێژووی عێراق ئابۆ دیوە تەماشا بکەی هەمیشە گۆڕەپانی ململانی بۆ لە بینی دوو هێزی گەورە بۆ نمونە لە دەی دووەمی سەدەی 20 عێراق گۆڕەپانی ململانێ بوو لە بینی بەریتانیا و دەوڵەتی عوسمانی کە دواتر بۆ بەریتانیا یەکلا بوو لە سیەکان هەتا ناوەڕاستی چلەکان هەتا کۆتایی جەنگی دووەمی جیهانی عێراق گۆڕەپانی ململانێ بوو لە بینی بەریتانیا و ئەڵمانیا لە دوای جەنگی دووەمی جیهانی ئەبێ بە گۆڕەپانی ململانێ لە بینی بەریتانیا و یەکێتی سۆڤێت و بەم جۆرە دواتر کە مەسەلەن عەبدولکەریم قاسم دێ دواتر کە عەبدولکەریم قاسم چۆن دەڕوخێنرێت چیرۆکەی معروفە دوای دێنە سەرەوە باسانش کە حیزبی بەعەس چۆن هاتنە سەر حکوم و ئێستاش گۆڕەپانی ململانەیە لە بینی ئەمریکا و ئێران یعنی هەمیشە وەکو خاکێکی بێساحێ سیر کراوە شەڕ بۆ لەسەرەوەی کە خۆی بکا بە خاوەنی لەو یەک جملت ببینینە مادەمەی ئەوە بڵێم ئەم بیرۆکانی کە وجودی هەنە لە عێراق وەکو ئایدیا تەماشای دەکەی وەکو فکرەی گۆڕانکاری تەماشای دەکەی کرێک نین بەدیدی من هەڵقڵاوی ناو عێراق بن هەمووی مستەورەدە هەمووی لە دەرەوە هات بەڵێ لە دەرەوە هاتێ مەسەلەن تۆ باسی فکری عەرەبی دەکەی لە عێراق سەری هەڵ نەدایە بەڵکو لە لوبنان و لە سووریا و لە مەسرەوەوانە دەست ئەوان لە شوێنی تریان وەرگرت ئەوانش لە شوێن خۆمانزانین مەسەلەن لە فەڕەنسیا و لە ئیتالیا و لە ناسیۆنالیزم کەواتە گواز باسی فکری چەپەکەی بە هەمان شێوە هەڵقڵاوی تەنانە مەسەلەن بۆ نمونە لە عێراقدا کە حیزبی شیوعی کە دواتریش قسەیان لەسەرەکەین لە ئەوجی قووەتی خۆیانندان بەڵام ئێمە دەمانێ بزانین لێرە ئەیدی عامی لێرە عێراق چەندە چوان دەیانێت سەورێکی کرێکاری بکەن ئەنی نسبەی کرێکار لە عێراقدا نسبەی زۆر کەم و لاوازە هەر لەو کاتە حیزبی شیوعی دامەزرێ لە سیەکە بەڵێ
خۆی سەرەتای ینی فکرەی چەپ لە 21ەوە لە بەندەرەکانی بەسڕاو لە ڕێگەی هەموو شۆی بازرگانی ئەو بازرگانیان دەست پێ دەکا، بەڵام بۆ یەکەمین جار لە سیویەکی 3 ساڵی 1934 حزبی شۆی عراقیدا دەمەست. لە کاتێکە ئەو وەختە کۆمەلگای عراقی کۆمەلگایەکی کشتتوکاڵی بوو، بەشەچین لە حاڵی نەدەبوون لە لەبەر فکری مارکسی و فکری چەپ دوو مەدرسەین، ینی مەدرسەیەکی زۆر قوڵن پێویستی بە تێگەیشتن هەیە. بۆیش هەمیشە لە سیراعەکانی دواترە کە دەیبینین لە ئەنجامی باش حاڵی نەبوون یان باش نەخوێندرەوەی ئەوانیش بابەتەکانیان لە دەستی دۆ وەرگرتن. تۆ مەسەلەن بۆ نمونە فکری مارکسی و ئەنگلیس لە ئەڵمانەوە دەست پێ دەکا، دوای دەگوازرێتەوە یەکێتی سۆڤێت، اینجا دەگوازرێتەوە ئێرە. ئەوانیش نەداهاتن مەسەلەن بۆ نمونە بچن لە سەرچاوە سەرنجەکان بخینەوە، ینی مەسەلەن بۆ نمونە سەرچاوە تەرجەمەکراوەکانەوە وەردەگیرا. سەرچاوە تەرجەمەکراوەکانیش لە بیرمان نەچی زۆر جار ئەوانەی کە کاری وەرجێڕانەکە نەگە لێرە لە من ئەوە نەبن، ئەنی ڕەنگە لە بابەتێکدا یان باش حاڵی نابیان ئەوە دەبیت بەو شێوازێک کە خۆی لێ حاڵی دەبێت بیخاتە سەر زمانی دوم، ڕەنگە پەیامەکە خۆی نەگەین. ئەوە ڕاستە، خۆی خوێندنەوەیەکە تێگەیشتنێکی ڕوسیانەیە بۆ مارکسیزم کە زۆر جیاوازە لە تێگەیشتن و عەرەبیەکی لە ئەو بابەت، هەتا ئینگلیزێک بۆ ئەو مناقەشەی هەر لە کۆنەوە هەبوو لە ناو چەپ کە تەنانەت بەشێکی مارکسیەکان نقاشێکی درێژەوە حاصل بینی نێوان لینین بەرشەفیزم لەگەڵ ئەو چەپەکانی ئەڵمانیا و چەپەکانی بەریتانیا و ئەوانەی با بڵێن سندیکایی و ڕێکوەرمخواز و سەردەمێکی تر. هەر ئەو فکرە چەپیانە مەسەر حتا ئەو ئایدۆلۆجیانە کە تۆ بێ ها مەسەلا حتا دین تۆ بتێ کۆپی دین نیمچە دوورگەی عەرەبی بینی بگوازیەوە بە هەمان شێ بتێ لە مەسەلەن بۆ نمونە لە کوردستانە جێبەجێکی یان بیبەی لە بریتانیا جێبەجێکی، وەک چۆن مەسەلەن بۆ نمونە چەپەکانی دواتر ئەوانی کە بوونە ماویزم دایانویست هەمان ئەوەی کە ماوتسی تۆنگ لە چین کردیتی بینین کۆپی پێستیکەنەوە لە عراق. ئەمە ئاسان کێشەکە هەر هاوردەکردنی فکرە کەوەیە من دەڵێم لە عراقدا ئەوەی کە هەیە پێم وایە کێشەکە بەتەنیا لە هاوردەکردنەکەنێ لەوەیە کە بە دەمارگیریشەوە ویستیانە بیسەپێنن. خۆی بزان دەمارگیری دایمەن لەو منطقانێکی کەشوها ئەم جارێ لە ڕووی فەلسەفیەوە کە تۆ دەتێت کاریگەری ئاو هەوا لەسەر مەسەلەی بیرکردنەوە لەو شوێنانەی کە ئاو هەوایەکان ینی بەلای گەرمیەوەدا دەڕوە کە ئایدۆلۆجیاکەش وەردەگرن تەسیرەتی گەرمیەکە بە گەرمگوڕیەوە وەری دەگرن توندی تەعسوبی تێدا دەکەیت. من پێم وایە لەو ڕووداوای بینی بەکرسەد یاسین الهاشمی ئەشێ ئەڵمانیا لە پشتەوە هەبوو بێ لە بەرەوەی خۆی کودەتاکە لە 1936 کرا لە 1937 بەکرسەدقی بە ڕێگاوە بڕوا بۆ ئەڵمانیا لە مووسڵلا دەدەن ئیسراحەت بکەن یان شەو لێ بمێنەوە باش نازام چۆن بۆ، بەڵام لەوێ لە چایخانەیەک لە کافتریایەک یان لە ڕێستورانتێک دانیشتەوە یەک دێت ئەیکوژن و کە ئەیکوژن مەلیک زۆر بەلایەوە گرنگە جانتاکەی کە پێی بووە بیگەڕێنەوە بێنەوە، بەڵام جانتاکە دیار نامێنێ و ئەڕۆ وایە ئەفسەرێکی بەریتانی بردوێتی. خۆی ئەڵمانەکان کەوتبوونە جم و جۆڵ لە دوایەوەی کە ساڵی 1933 هیتلەر دەسەڵاتی گرتە دەست و توانی بۆ سەرپێخستنەک لە ئەڵمانیا دروست بکەیتر پەلوپۆی هایشتەوە بۆ ئەوەی کە ئەوەی بیری لێ دەکردەوە هەموو دنیا داگیر بکە. ئەمە لەو چوارچێوەدا کەوتنە هەوڵدان لەگەڵ زۆربەی شوێنەکان لە ناوچەکانی ڕۆژئاوای ئێران فکرەی نازیزم و نێردە ئەڵمانیەکانی نردبنەوە ناوچانە زۆر بەهێز بوون لە ڕۆژاوای ئێران ینی منطقەی سنووری خۆمان ڕۆژئاوای ئێران بەنسبەت باشوورەکەشی و لە بەشی باکوورەکەش کە دەکا ڕۆژهڵاتی کوردستان حتا لە تورکیا زۆر بەخۆت بوون لە مصر هەبوون و خەڵکیش هەبوون پێیانەوە متەسیر بوون، ینی متەسیریەکە هەتا نەگنەوە. من لە دراسەیەکی خۆمدا تەسەوڕ دەکەی ئەم فکرەیە لە ناوچەیە بۆ ئەو سەردەم بۆ ئێستانە بۆ ئەو سەردەم ناوچەیەکی دوورە دەستی وەکو ڕەواندزدا فکرەی نازیزم و تەسیراتی ئاری نەژادی زۆر کاریگیری بووە. تەنانەت ڕۆژانە لە چایخانەکانی ڕەواندزدا قسەی لەسەر دەکرا لە مابینی خەڵکی ئەوێن دەرکەوتم نەژێرەوە کاریگەری ئەوەکو لە حەڵقەی ڕابردوو باسم کرد ئەمە گوازرا بۆ ناو کوردەکانیش ئەم مەسئلەی هەرخۆی ئەوەی کە نەژادی ئاری و ئێمە ئاریایین و ئەمە لە ئێرانی شایتر قسە لەسەر دەکرا باوی هەبوو بابەتە. بۆیە لە عێراقیشدا کۆمەڵە خەڵکێک هەبوون کە تەسیر بوون بەوە وەکو باسیشم کرد چکە بەریتانیایان بە دژی خۆیان دەزانی ئیتر بە دوای ئەلتەرناتیفی ئەوەدا دەگەڕان کە پشتیوانیان بکە کە دژی بەریتانی لەو سەردەمەشدا ئەڵمانیا لەسەری لە پێشەوە وەکوتمان
هیچ مونێکی خراپشمان لەگەڵ ئەڵمانیا نەبوو بەتەکیید لە بیریشمان نەچی ئەڵمانیاش پێشووتر اتفاقێکی لەگەڵ دەوڵەتی عوسمانی کردبوو ئەوەی خەتی بەغدا بەرنین بەڵێ ئەمانە هەموو وەکو باگراوندێک سەیری دەکرا ئەگەر ئەو خەتی شەمە نەفەرە دروست ببوایە عراق لە بەغداوە بە بەرلینەوە دەبەسترایە لە ڕووی هاموشۆ کامە هەم کاریگەری دەکرێت ئەڵمان وەکو شەریکات هاتبوون یعنی ئەو وەختی کە باسی چکە دەوڵەتی عوسمانی وەکووتمان لە چاو دەوڵەتەکانی ئەوروپا کلاسیک بوو کە وەختێک هاتنە سەرەوەی پەرە بە دەوڵەتەکە بدەن هەموو پرۆژە گەورەکانی خۆیاندای ئەڵمانەکان و ئەڵمانەکان لە ڕێی کۆمپانیەکانیانەوە هاتبوون ئەم ناوچەی ئێمە هەتا ناوچەی ئێمە و ناو تورکیاش بۆ نمونە ڕێگاوبان دروستکردنی بەندەر هەموو ئەم پرۆژە گەورانە هەمووی دراوە بە ئەڵمانەکان حزوریان هەبوو وەکو ئەمانە هەموو لە زەهنیەتی مەسەرەن تاچی عراقیدا بیری لێ دەکرایەوە دیسانەوە دەکەڕێنەوە سەر ئەوەی کەوان ناکۆچی سەرچیان لەگەڵ بەریتانیا ئیتر کە بادەم ناکۆچی سەرچی لەگەڵ بەریتانیا دەبێ هەموو ئەو پەیوەندیانە لەگەڵ ئەو ببسڕێنی بە دوای ئەو پەیوەندیانەدا بگەڕێی کە دژە بەریتانیان ئەوە ئەڵمانیا لەو قۆناغە دەوا بوو هەڵبەتە من یاعی ناکرێت لە چاوی ئەمڕۆ حکم لەسەر ئەو قۆناغە بدەین چکە ئێمە مەسەرەن ئێتر دوای کارەساتەکانی جەنگی دووەمی جیهانیمان بینی و هۆلۆکۆستمان بینی و زانیمان کە ئەڵمانیا چۆن بیر دەکاتەوە چۆن ینی ئەم فکرە چەند خەتەرناک بووە بەڵام بۆ سیەکان با بڵێن کە میدیاش ئاوها وەکو ئێستا نەبووە پێشکەوتو نەبووە خەڵک ڕەنگە ئاگایان لە زۆر شت نەبوو بێ بۆ نمونە لە ناو ئەڵمانیا ئەو هەڵمەتە یەکەم جار بە پرۆپاگەندە و دوایش بەکردەوە هێرشکردنە سەر جووەکان سوتاندنی بازار و دوکانەکانیان و مقاتعاکردنیان کە نابێت کەس شتیان لێ بکڕێ ئەمانە ڕەنگە زۆر بەباشی نەگەیشت بێتە ئێرە ڕاگەیاندنەکان بەو شێوازە نەبوون هەر نەشگەیشت بوون دوایش تشتکە ئەوەی کەمە دەیڵێن ئەوە ئێمە باسی دەکەن باسی ساڵی 35 بە دواوە دەکەین پێش ئەوەی کە جەنگ ڕوو بدە واتە هێشتا ئەڵمانیا نەبوو بە ئەو ئەڵمانیایی کە تۆ بیبینی چۆن ڕەفتار دەکات لەگەڵ خەڵکی خۆی و چۆن بیر دەکاتەوە نەتیجەکان چ دەبن ئەوە بە قۆناغی دواترە ڕاستە بەڵام لەو قۆناغەدا وەکو باسم کرد عراقیەکان ینی ناڵێم 100% بەڵام بەشێک لە عراقیەکان بە چاوێکی فریاد ڕاست یان بە چاوێکی کو بڵێ گرنگ و بایەخەوە تەمەشای هەوڵەکانی ئەڵمانیان دەکرد ڕەنگە هەر کەسایەتی مۆسۆلونی و هیتلەریش تەنە ڕاکێش بوو بێ بۆ خۆ دەزانین دایمە لەم بە جیاوازی سەرۆکی جەماوەری ئەوەی کە خەڵکی زۆر بەدە مۆسۆلونی بە جیاوازی هیتلەر یەکێک بلەوانەی کە زۆر لە خەتیبدا زۆر بتوانە بەڵێ خاتی بەچی باش مۆسۆلونی چکە یعنی مەسەلەن لە عەرەبەکان تەنانەت یەکێک و حاجی ئەمین الحوسێنی ئەوەی مفتی قودس زۆر سەرسام بووە بە هەتا ئیخوان موسلیمین کە دروست بووە لەژێر کاریگەری هەیکەلەی حیزبەکەی ئەوانە بووە کە چۆن یعنی بەلایەنەوە گرنگ بووە سەرکردەی پۆڵین و سەرکردەی جەماوەری و سەرکردەی کە بریقەیەکی هەبووە بۆ ئەم ناوچێ ینی وەکو کەسایەتی ئەو دوو کەسە چکە هیتلەر لە 33 هات مۆسۆلینی لە 22 هات ساڵی 1922 زۆر باشە دکتۆر ئێمە لە حەڵقەی داهاتوو درێژە بەم باسە دەدەین هەوڵ دەین باسی ڕووداوەکانی ساڵی 1940 بکەین کە ئەویش درێژکراوەی هەمان ئەم تەوژم و ئەم کەشوهەوایە کە لە عێراقا دروست بوو کەشوهەوای ململانەیە بینی ئەڵمانیا و بەریتانیا کە سەری کێشا بۆ کودەتاکەی ساڵی 1940 لە حەڵقەی داهاتوو بە درێژی دینەوە سەرم باس کاتێکی خۆش بە خێراتی دکتۆر دۆست بەس